سلااو بیلاڕۆف لە پێشنگای نێودەوڵەتی سلێمانی و لەگەڵتانم کە لە ڕۆژی ڕابردووە کراوەتەوە بۆ ماوەی 6 ڕۆژ بەردەوامە بێت واتە تا ڕۆژی یەکشەمەی هەفتەی ئایندە پێشنگای نێودەوڵەتی سلێمانی کە گەورەترین پێشنگای لە سەراستی عێراق کراوە ئەبێ لە ڕۆژان لە کاتژمێر 11 بانی تا کاتژمێر 7 ئێوارە کراوە بێت توی هاوڵاتی توانین سەردانێرە بکەیت ئایتمی زیاتر لە 150 کۆمپانیا ببینی لێرە لە کۆمپانیەکانی ئۆتۆمبیل تاگاتە کۆمپانیەکانی خواردەمەنی و خۆراک کۆمپانیەکانی خزمەتگوزاری وەکو بانک وەکو نووسینگەی خانوبەر هەروە کۆمپانیای خواردن و خواردەمەنی لێرە ئەوەشی کە سەرنجڕاکێش ئەوەیە کە لێرە هەرێکێک لەو کۆمپانیانە داشکانی تایبەتیان کردو ئۆفەری تایبەتیان هەیە و لەوەش باشترەوەی کە تۆ چەند کاتژمێرێکەکەت لە ناو پێشنگای نێودەوڵەتی سلێمانی بگەڕێیت زۆرترین ئایتمە بینی زۆرترین زانیاری دەسەکەوێت لەبارەیەوە و لە کوالێتی و خاوەنی کۆمپانیاکە و هێنانی کۆمپانیاکەش دڵنیابی بۆی گفتوگۆ بکەین لەسەر ژمارە لەگەڵ چەند کەسێک لەوانی کە لە پێشنگاکە بەشدارن و بزانین لێرە چ ئۆفەرێکیان هەیە و ئەو کۆمپانیانی ئەوان هەیە نەتوانن هاوڵاتیان چۆن سوودێ لێبین لە پێشنگای نێودەوڵەتی لەگەڵ هەرێک لە بەڕێزان ڕوودا و محەممەد نوێنەری بانکی کوردستانی نێودەوڵەتی هەروەها دەریاکەیان نووسینگەی خاوەنی نووسینگەی کۆمپانیای خانوبەرەی دەریا گفتوگۆکەین کاک دەریا با پرسیاریەوەکەم چۆن بوو وەکو کۆمپانیایکی بواری خانوبەرە بەشداری پێشنگای نێودەوڵەتی سلێمانیتان کرد لەبەرەوەی ئەم جۆرە پێشنگایانە زیاتر پەیوەندی ناوخۆیەکان لەگەڵ کۆمپانیا ناوخۆیەکان دروستەکەین و ڕێگە خۆشکەرێکیشە بۆی کە بتوانین لەگەڵ کۆمپانیای دەرەکیشا بە ئامانشەوە پەیوەندی دروستکەین لەم پێشنگایە خەڵک ئەتوانێت ورتر و جوانتر ئێمە ئەتوانین زانیاریان بینێ لەسەر هەموو پرۆژەکانی سلێمانی چکان دێگەزێ ناتوانێت سوشال میدیا بەکاربێن یاخود مەجای ئەوەی نییە لەبەرەوە کە سەردانی ئێراکە ئێمە توانین لە هەموو لە جۆر و کواڵەتی و شوێنی پرۆژەکان بە تەواوی بەوردی لەگەڵ نرخەکانە بخێنە بەردەستی کڕارگان پێشنگاکە ئاستەکەی باشە لە ئاستێکی باشە ئامین ڕێ بەڵێ ئەوە تقریباً ئەبێ بە 2 ڕۆژ باشە تاکەستە وەکو ئاستی پێشنگاکە خۆیڵە باشە بەڵێ هیوادارین خەڵکی زیادری سەردانکە و بە چای خۆیان شتەکان ببینین لەبەری کە کۆمپانیای زۆر بەشداری کردو و شتی زۆر باشتیە باش کاتێک کەسێک سەردانی ئێوەکە بەڵێ چ ئۆفەرێکتان هەیە بۆ کەسانە کە سەردانی کۆمپانیای خانوبەری دەریاکەن لە ئێستا وەکو دەریامۆڵک ئێمە ئەگەر هەر کەسێک لە لای ئێمە شوقە بکڕیانەکەیەکی نوێژەجێبووم کڕێ لە چەند پرۆژێکی سلێمانی کە ئۆفەرمان وەرگرتووە ئەتوانین دیسکاونت بکەین لە تۆتەڵی شوقەکە و لە کاتی پێدانی پێشەکەشە بە ئامانشەوە نرخی بۆکەم بکەینەوانێ من ئەم پێشنگامەوە بۆ بەدڵە دیسکاونتی باشی دیسکاونتی باشی تیا بەڵێ زۆر باش خات و ڕوودا وەکو ناوەندێکی خزمەتگوزاری لەم پێشنگایە بەشدارن بانک خزمەتگوزاری هەیە ئایتمتان نییە بەرهەم نییە شتێک نیاوە دەستێ چۆن بوو وەکو بانکێک بەشداری پێشنگای نێودەوڵەتی سلێمانیتان کرد ئێمە وەک بانکی کوردستانی نێودەوڵەتی ئیسلامی بۆ وەبەرهێنان و گەشە پێدان لە ساڵی 2005 دامەزراوە بە سەرمایە 400 میلیارد دینار هەڵگری دوو بڕوانامەی ئایزۆین هەڵبەتەوە هەموو ساڵان ئەم ساڵیش بەشداریمان کرد بۆ زیاتر ناساندنی هاوڵاتیان بۆ خزمەتگوزاریانەی کەوا پێشکەشی دەکەین ئاستی پێشنگاکە چۆنە بینی تاڕادەیەک زۆر باشە زۆر باشە سەما کرد تۆزێک چۆڵێکی پێوە دیارە بەڵام وەڵاهی تاڕادەیەک بەڵێ باش خەڵک سەردانی پێشنگا بکە سەردانی بوزەکەیەوە بکە وەکو بانکی کوردستانی نێودەوڵەتی چ ئۆفەرێکتان هەیە بۆی ئێمە چەندین ئۆفەرمان هەیە یەک لەوانە کردنەوەی حسابی کەسیە کە فریە هەروەها کردنەوەی ڤیزە کارت ئەویش هەر فریە باش وەکو بانکی کوردستانی نێودەوڵەتی چ جۆرە خزمەتگوزاریتان هەیە بۆ زەباینەکانی خۆتان بۆ مشتریەکانی خۆتان بەڵێ چەندین خزمەتگوزاریمان هەیە یەک لەوانە حساب جاری و حسابی تەوفیرمان هەیە حەوالاتی ناوەخۆ دەرەکیمان هەیە هەروەها ڤیزە و ماستەرمان هەیە چەندین خزمەتگوزاری تریشمان هەیە باشە لە پارێزگاکانی فەرعتان هەیە و لەستانی ئەکی تەمانە لە سلێمانی و دوهۆک و لە هەولێریش بەم جوانەش ئینشاءڵڵا لە چەند شارێکی تریش دەکرێتەوە باشە باسی حەوالاتت کرد ئەوە حەواڵاتی ناوخۆی و خارجیانی بۆ زەباینی خۆتانەکەن یا هەر کەس دەتوانێت بێ لایەوە حەواڵەکەی بکە هەموو کەسێک دەتوانیتن ئەگەر کەسێک ئەکاونتی هەبێت چۆن نەتوانێت باشترە خۆی مەرجە ئەکاونتت هەبێتن بۆ حەواڵە زۆر باش سەبار بە بابەتی قەرز و پێشینە و بابەتانی هیچ ئۆفەرێکتان هەیە ئەکید کە تەمویلی بانکی ناوەندی عێراقی تەمویلی مەشارعی بچووک و
وەسەد دەکات. باشە وەکو معلومات هەبێ ئێستا بەردەست بێ بڕەکەی چەنە چۆن خەڵک دەتوانێت خۆی بڕەکەی دەگۆڕێتن حەسەبیان حەسەب پرۆژە و بزنسەکەی کە هەیە. باشە مەرجەکان زۆر قورسن خەڵک سوودی لێ ببینێ؟ نا مەرجەکانی زۆر قورس نییە. وەکو چۆن هاوکاری بکەن بۆ نمونە لێرە ئەتوانن ڕێنمایی بن بە هەر کەسێک کە بێ سوود لەوە ببینێ لە پێشنگای نێودەوڵەتی سلێمانی ئەتوانن ئەو خزمەتگوزاریانی هەتان هەروە ئەو مەرجانی کە کەسێک بێ پێشینە یاخود قەرز وەربگرێ بۆ پرۆژەی بچوو لێرە وردەکارەکانی پێ بڵێن مادەم ڕاستە خۆنێ سەلاحێتم نیە جواب دەمەوە. باش کێشەمان نابێ ئاساییە دەسەوەرەکە من لێ ئینتانە بێ ڕێنمایی بن بۆ کەسانی کە بەس یعنی هەندێک شت حازرکرا ناتانم ئەوت بکەم. باش کاک دەریا باسی مۆڵک بکەین لە سلێمانی دەرفەت ێزانمەوە ئەگەر سلێمانی بکەین بە چەند زۆنێکەوە بەرزترین نرخی زەوی یاخود مۆڵک لە چ شوێنێکی سلێمانیە کەمترینی لە چ شوێنێکە سعرەکان چۆنن بەپێی سنتەر و دەوروبەری سلێمانی سارەکانە گۆڕێ ناتوانین تهدیدیکەین بڵین فلان پرۆژیان فلان شوێن بەرزترین ساری هەیە بەڵام وەکو سایر کە دەست پێ بکات لە یەکەی نیشتە جێبوونە وەکو شوقەک لە $500 بە مەتری هەیە تا نزیکی $1200 وەکو ئەرزیش بامانشەوە ئەگۆڕێت بەپێیەوەی کە بازرگانی بێ شوێنەکە یاخود لە ناو سەکەنی بێت بەپێی شوێنەکانی سلێمانی ئەگۆڕێت بەری خواری شار کەمێک هەرزانترە لەسەرەوە. باش ئەگە بەکو ڕقم قسە بکەین نزمترین مڵک لە سلێمانی نرخەکەی چەنە؟ هەیە فۆرمە هەیە دەتوانێت بە چەند مڵکێکی تاپۆی بێکێشە بکڕێت مڵکێکی بێکێشەی تاپۆوەکو خانوویەک کە بچێتە نایاخودەکو زەویەک وەکو زەویەک لە $25,000 دەیاتی یعنی بەر کەسێک دوو دەفتەر و نیوە بێتوانێت مڵکێکی باش بتوانێت زەویەک کڕێت لە $25,000 هەیە هەتا ئیتر ئەگەر بۆ نیشتە جێبوون بێ زەویشمانەیە هەر 200 مەترە بە $250,000. زۆر باشە بازاری خانوبەرە لە سلێمانی چۆنە ئێستا؟ وەکو هەموو جێیەکی تری جیهان کوردستانیش بەو ڕێگەیە ڕواکە محکومە پێی گۆڕانکاری زۆر ڕۆیات بەڵام خۆشبەختانە لە ئێستا چەند پرۆژەیەکی باش بۆ سلێمانی دەرچووە و دڵخۆشکردن و ئیفشاڵا بێتە مای ئەوەی کە سلێمانی بەرەو ئاوادانکردنەوە ڕوا کوردستان بەرەو ئاوادانکردنەوە ڕوا پێشمان باش ئێمەوەکو کۆمپانیای عقارات وەبەرینەکان وا بکەن کە لە پرۆژەکانیانە پارێکی کەمتر بۆ مچینەکان دابنین نرخەکان کە نرخانی هەیە بۆ گیرفانی زۆرترین هاوڵاتی بگونجێ نەک بۆ بەڵێ بۆ هەموو چینەکان بگونجێ بە تایبەت دەگەر ژنومێردێکی تازە زەواجکەن بتوانن پێشێکی شوقەیەک بن و مانگانە قیسەکەی بنەوانی ئەوە باشتر لەبەری کە چۆن ناوی لە دوایە لە جیاتی بیا بەکرێتەوە بە قیسەکەی بێ بەی خۆی لە ئاخیرە. باش ئێستا وەک باسی کە چەند پرۆژێک هاتۆتە بازاری سلێمانی بەڵێ زۆربوونی ئەو پرۆژانە کاریگەری نەبووە لەسەر بازار سست بکە خەڵک بڵێتە پرۆژە زۆرە جوڵەیەکی تێکەوتۆ لەبەری کە خەڵک زیاتر پرسیارەکە و ئەوێ باشترینەکان هەڵبژێرێ هەرێکە و بە پێی گرفانی خۆی. باش ئەگەر پرسیارێ بکەم بڵێ وەکو کەسێک لەوەی لام گرنگ بێ کەسێک بوێ یەکێکی نیشتە جێبوون بکرێت بۆ خۆی ڕەچاوی چی بکا باشە؟ ڕەچاوی جۆر و کواڵەتی و شوێنەکەی جۆر و کواڵەتی و شوێنەکەی و ئەو خزمەتگوزارانی کە لە پرۆژەکانە هەیە ئێستا شوێن زۆر تایبەتە کە ئەو کەسەی کە هەڵێ بژێرێت و لەگەڵ ئەوەش کە کواڵەتی پرۆژەکە چۆن دروستەکرێ لە خاوەنەکەشی ئێستا بە هەمان شێوە ینی خاوەنەکانیش هەیە یەکەم جارێتی پرۆژێک دروستەکە هەیە چەند پێشینی هەیە چەند پرۆژێکی تری دروست کردووە عادەتەن ئەوانە زیاترە فرۆشێ. ئەگەر کەسێک بێ بۆ بازرگانی مۆڵک بکڕێ بەڵێ بیر لە چی بکاتەوە بۆی کە قازانج بکە یعنی ڕەچاوی چی بکە؟ ڕەچاوی ئەبێ مەترەکەی کە ئەو لە ئێستا ئەوانەی کە مەتریان کەمترە ئەوانە زیاتر بازاریان خۆشترە دواتر بۆ فرۆشتنەوە ئاسانترە بەڵێ. باش تا چەند ڕووی بینا و یەکەی نیشتە جێبوون گرنگی هەیە لە کاتی کڕین و فرۆشتنە ڕۆکەی ڕۆژهڵاتە نازام ئەوانە زۆر دەورە بینێ لە سلێمانی مەرغوبترینیان ئەوەیە کە ڕووی لە سلێمانی بێ ئیتر بۆ نمونە دەواازە بە نمونە وەرگین ئەگوێ ڕووی لە خۆرهڵات بێت ئەوانەی گۆیژە ئەبیان ڕویان لە کەرکک بێت کۆکو چۆن لە سلێمانی بێت بۆ شێوازە هەمووی سەیری سلێمانی بکات سەری سلێمانی گاوەڵێ. باشە باس لەوە کە چەند پرۆژێکی نوێ هاتوونەتە بازار
ئۆفەری ئەو پرۆژانە چۆنن باشن؟ ئۆفەریان باشە بە تایبەت ئەتوانن گەنج ئیسفادی لێ بکە وەکو نمونەمان لە بەردەسایە وەکو ماوەرکەیە وەکو شاری باشوورە کە لێرە ئامادەن پێشەکەەکانیان کەمە ئەتوانێت گەنج ئیسفادە لەوە بکات و ببێتە خاوەنەکەی خۆی ئێوە وەکو کۆمپانیای مڵکی دەریا بەڵێ ئەتوانن کە خەڵک سەردانتان بکە ڕوونکردنەوەی تەواویان بنێ لەسەر سەرجەم ڕوونکردنەوەی تەواویان عینێ لەسەر سەرجەم پرۆژەکان بۆی کە خۆیان سەرپشتکردن لە ئاخیرا کامیان هەڵبژێرن لە چ ڕێکەوە ڕوونکردنەوەیانیانە و لە ڕووی جیۆگرافی پرۆژەکەەوە لە ڕووی زۆری یەکەکەیان کەمی یەکەکەەوە لە ڕووی سەوزایی پرۆژەکان و لە ڕووی خزمەتگوزاری پرۆژەکانەوە بۆ شێوازامیان بۆ ڕوونەکەینەوەی بە تەواوی زۆوەردی ماوەی پێشوو زۆر باسەکرا بێبازارێکی زۆر قورسە بوو لە سێکتەری خانوبەرە و مڵک بەڵێ ماوەی دومانگی کشەبێت جموجۆڵەکەیە بۆ حکوومەتی خۆشبەختانە ئێستا باش ئاسانکاری بکە بەڵێ و سیمای شاریش بەرەو جوانی ڕوە ئەنێ پرۆژەی بۆ کرد تا چەند ئەمە کاریگەریە بۆ لەسەر جموجۆڵی بازاری خانوبەرە کاریگەرێکی باشی هەیە بە حکومەوەی کە ناڵم چەند پرۆژێکی زۆر لە سلێمانی هەڵدە بواری جێبەجێکردنەوەوانەوە ئیشی لەسەرکرێ ئەمەژە بێتە سیمایەکی جوان بۆ وڵاتەکەمان هەر دروستبوونی ئەم پرۆژانەش لە ئاخیرا بۆمان نکاتەوەی کە لە ڕووی ئاو و کارەبا و ئەوانەشەوە بە هەمان شێوە بۆ حکوومەت ئاسانکاری بکرێت زۆر باش ڕووداوخان باسیەوە لەگەڵ بکەم ئەو کەسانی لای ئێوە ئەبنە زەباینە بنە مشتری چ خزمەت گوزاریەکتان هەیە بۆیان بە تایبەت لە ڕووی تەکنەلۆژی و ئایتیەوە ئەمە لە ئێستادا ئەپلیکیشنمان هەیە بە ناوی KIB لەم ئەپلیکیشنە دەتوانی هەم سەرجەم خزمەت گوزاریەکانی ڤیزە کارت بزانی لەوەی کەەوە ڕەسیدت چەند هەیە توانی ڕەسید بقێ سەر حسابەکەت هەروە حرەکاتی ناو حسابەکەشت بزانی بابەتی ڤیزا کارتوانەشتانێوانە بەڵێ ناو کاتە خەڵک دەتوانێت کاونتێکی لایە بە ڤیزا کارت دێ بە ئۆنلاین شت بکڕێ بەڵێ لە سەرجەم وڵاتانی جیهانیش سەبارەت بە بابەتی ڤیزا زۆر جار پشتگیری بانقی پێویستە هەر کەس ئەکاونتی هەبێ ئەکاونتێکی دیاریکراوی خۆی هەبێ و بە فەرمیلایەوە کردبێتەوە هیچ ڕێپێدراوە پشتگیری بۆ بکرێت ڤیزەیان حسابی شخصی حسابی شخصی خۆی حسابی شخصی دەتوانین پشتگیری بۆ بکەین زۆربەی بۆ ینی ئەو پشتگیریانی دەکرێت بۆ سەفارە ئەو شتانەیە زۆر باشە چەند جۆر ئەکاونت دەکرێتەوە لای ئێوە مەبەستت لە ڕووی دۆلار و تایپەکانیان وەدای ڕووجاری و ئەوە لە زومنی خزمەت گوزاریەکانە باشە حساب جاری وتوفير توفير واعتمادات مستندية أو منين نفسي باش هم عربيين أجر بابەتێک لێ پرسم ئەگەر ئێوە ئەپلیکیشن تانەیە خەڵک دەتوانێت حسابەکەی خۆی ببینە بەڵێ تا چەند لە ڕووی سکیوریتیەوە بەهێزە کە بە ئاسانی ئەکاونتەکەی هاک نەکرێ نەبردرێ لەو ڕووەوە تەسەڕوفی پێوە نەکا لەو ڕووەوە ئێمە دڵنیایی 100% دەدەین باشە چی پێویستە بۆی کەسێک ئەکاونتێک بکاتەوە لای ئێوە من هاتووم بۆ فەرعێکی بانقیەوەیان هاتووم بۆ پێشنگای نێودەوڵەتی سلێمانی سەردانیەوەم کرد لێتانە پرسم چۆن ئەتوانم ئەکاونتێ بکەمەوە لای ئێوە مەرجەکان چین سەرجەم ئەوەلیاتی خۆت دێنی هەروەها پشتگیری لە شوێنی کارەکەشت دێنی هەروەنا چەندی پێچێ وەکو کات دروستکردنی ڤیزا؟ نه مەبەستم دروستکردنی ئەکاونتێکە ئەکاونت هەر ئەو ڕۆژە هەر ئەو ڕۆژ دروست دەکرێت کە سەردانمان دەکەیت زۆر باش کاک دەریا زۆر جار لە نێو شارەکان زۆن جیاکراوەتەوە زۆنی زێڕین زۆنی ئاسایی و زۆنەکانی تر لە سلێمانی ئەم زۆنە بەدیەکرێ ئێستا لە سلێمانی منطقەی کازیۆ هەیە گەڕێکی کازیۆ کە زۆنێکی زۆر باشە و نرخی زەویەکانی گرانە کورسات بە هەمان شێوە ئەقاریە گەڕێکی جنابتانزان ڕاقیە ئەوێش هەر ساری زۆرە باشە لە تەواوی زۆنەکانی سلێمانیەوە توانن ڕاوێژ بن بە خەڵک لێرە لە پێشنگای نێودەوڵەتی سلێمانی بەڵێ لە تەواوی پرۆژەکان و تەواوی گەڕەکانی سلێمانی هەرچی کەسێک بێ بە بێ بەرامبەر ڕاوێژێنێ زۆر باشە زۆر مەبەستمە بپرسم کڕیارانی خانوبەرە لە سلێمانی بەڵێ هەر تەنها دانیشتوانی سلێمانی یان ئێستا لە دەرەوەی سلێمانیش خەڵکیت لە دەروی سلێمانیش باماشەوە جەماعەتی خەڵکی جنوب زۆریەتە ئێرە لەبەروی کە لێرە ئاو کارەبا باشترێکە بەراورد بە جنوب خەڵکی ئێوەش بامان شێوەی کڕن ئێستا نسبەکە زیای کردووە یان نسبەکە زیای کردووە
بە دیاریکاری لە مای ئەم دوو مانگەی ئەمە بەست خەڵکی ئەوانەی کە کڕیارن زیاتر عەرەبن لە ئێستادا. زۆر باشە. ئەی سەبارەت بە کوالێتی ئەو پرۆژانی نیشتەجێبوونانی سەر لە سلێمانی دەستکراوە بە کارکردن تیانە هەندێکیان سەرەتان دیارە بەڵام تا چەند دڵنیان لە کوالیتیەکانیان لەو کاڵاو لەو موادانی بەکارهێنرێت بۆ بەرهێنەکان ڕوونیان کردوتەوە بۆ ئێوەش بە خەڵکی بڵێن بە تەواوی ڕوونکراوەتەوە بۆ ئێمە لە شێوازی بەکارهێنانی کەرەستەکان تێیدا ئێمەش بە کرارانی خۆشەوی سەڵین هەمیان بە ڕوونەکەینەوانێ هەروەکو ئەوەشە هۆکاری بەرز و نزمی نرخەکانی پرۆژەکان. بە نزیکەی هیچ ژمارێکی دەسە لە خەیاڵە چەند پرۆژە لە بازار هەیە لە ئێستادا بە نزیکەی ئەمەی کە لە سلێمانیا ئەوی ئەیبینین و ئیشی لەسەرەکەین نزیکی 6 پرۆژێ حوت پرۆژێ ئەم دەقەیە. کاک دەریا خەڵک ئێستا خواستی لەسەر پرۆژەی نیشتەجێبوون هەیە یان لە قان و زەوی ئاسایی زۆرینی خەڵک بەرەو پرۆژەی نیشتەجێبوون پرۆژەی بەرهێنانە و سیتیەکانن خزمەتگوزاریش مەبەستمێکە لە گەڕەکەکانان کە ئێستا هەیەوی هاوڵاتی ئاسایی خۆی بە حکمەوەی لە گەڕەکەکانە کێشەی ئاو کارەبیان هەیە خەڵکانێکی زۆر ڕۆکەنە پرۆژەکان پرۆژەکان خواستی پرۆژەکان لەبەری سرویسی تەواوی هەیە خزمەتگوزاری 24 کاژێری هەیە زۆر بۆیە خواستی زیاتری لەسەرە. بابەتی زەوی بە مەتر دیاریکراوە ماوەی کێشەی زەوی 100 مەتری وشت هەبوو تا چەند بازاریان گۆڕاوە ئەو کاتە بازاری زۆر خراپ لەبەری نافرۆشرا چکە ناکرا بە دوو بەشەوانێ نرخی زەوی دابەزاند بەڵام خۆشبەختانە ئێستا هەموو شتەکان چارەسەر کراوە توانی دیانی زەویەک کە بتوانی بیکەی بە دوو بەشەوە. ڕووداوخان ڕاستەوە خۆی بۆی بزانی کاک دەریا ویستمەوە بپرسم کاتێک هاوڵاتیەک ئەوێ زەویەک بکڕێت بەڵێ ئێوە پێشنیاری کوی بۆکەن لە سلێمانیا بە پێی گیرفانی خۆی پێشنیاری بۆکەین بە پێوەی کە ئایا پارەکەی خۆی چەندێکە ئەو کولفەی کە لە بەردەستیاتی حەزی خۆشی لە چ منتیقەیەەکە بە پێی ئەوە شوێنە باشەکەی بۆ دیارەکەین. زۆر باشە خەڵک ئەگەر بێ بۆ قازانج بێت بەڵێ زەوی بکڕیا خانوو بکڕێت لە پرۆژیان خۆی هەیە بەڵێ بڕێک پارەی دیاریکراوی سیف کردووە ئەمە بدا بە زاوی یا بیا بە خانوو ئەوە بیا بە شوقەیەک باشترە پێشەکی شوقەیەک و وردە وردە پارەکەی زیاکات و لە دوای شە لە کاتی تەوابوونە ئیسفادەی لێگات ئایسو دەچێت قازانجەکە لە پرۆژەکانە لە پرۆژەکانە باشترە چۆ بە قیستیژە یاد پێویست ناکام و پارەکەی بەڵێ بە پێشەکیەکە درێت و ماگانە زۆر جار ناوبانگێکی جیاوازەیە بۆ کەسانی ئیشی خانوو بەرەو مڵکەکەن ئێوە چه هەوڵێکتان ناوە ئەو تێڕوانینە نەبێت ئێمە وەکو خۆمان لەبەروی کە بە شێوازێکی سیستمێکی باشیشمان کردوتیایە نەمانێشتۆ خەڵک ئەو تێڕوانینە بەرامبەر ئێمە بە دروست بات لەبەری لە کاتی فرۆشن و کڕینی یەکەکانە کڕیار و فرۆشیارە خێنە ڕوویەک ئێمە بۆیوەسیت و بەڵێوابینن ڕێنمایەک و مەرجەکانیش بە یەکترەڵێ بەڵێ بەڵێ زۆر باش سپاس بۆ دەریاکەیان خاوەنی کۆمپانیای دەریاموڵک هەروەها ڕوودا و محەممەد نوێنەری بانکی کوردستانی نێودەوڵەتی بە ناوکەشمان ڕاستەوخۆ بوو ڕووداوخات بەڵام هەر حیوەتی زیندوەکەی بوو دەست خۆش دووبارە سڵاو لە پێشەنگای نێودەوڵەتی سلێمانیەوە لەگەڵتانم جارێکی دیکە وەک پێشتریش وتم ڕۆژی ڕابردۆ پێشەنگاکە کراوەتەوە زیاتر 150 کۆمپانیا بەشدارن ڕۆژانە لە کاتژمێر 11 تا کاتژمێر 7 کراوەیە و بڕیارە تا ڕۆژی یەکشەمەی هەفتەی ئایندا کراوە بە پێشەنگاکە لە پێشەنگاکە زۆرترین ئایتم و بەرهەم خراوەتە ڕوو چ لە بابەتی ئۆتۆمبیل تا یەکەی نیشتەجێبوون بابەتی فەرش و کووبار خواردن و خواردەمەنی هەندێک شوێنی خزمەتگوزاریش بەشدارن وەکو بانک وەکو نووسینگەی کڕین فرۆشتنی خانووی زەوی هەروان نەخۆشخانەش لێرە بەشدارن بۆ ئەوەی کە تۆی هاوڵاتی ئێستا ئەتێ بزانین لێرە ئەگەر سەدان لێرە بکەیت سوودێکیە بێگومان بەشێکی زۆری ئەو کۆمپانیا و دامەزراوانە داشکاندنیان کە ئۆفەری تایبەتیان هەیە و سەر ڕایەوەی کە ئەتوان ڕاوێژی خۆڕایی پێشکەش بە تۆ بکەن نەتەوەیەکی نیشتەجێبوون بکڕی لێرەوە کۆمپانیاکە ڕاستەوخۆ ئەبینیت لەبارەی قیستەکانی کوالێتیەکەی هەروە پێشەکیەکەی زانیاری دەستەکەوێت بۆ بەرهەمەکانی تریش بە هەماشەوە توانی تێستیان بکەی بەرهەمی خواردەمەنی بخۆیت زانی تامەکەی چۆنە لە کوالێتەکەی دڵنیابی و دیاریشیان هەیە بۆت هەموو کۆمپانیەکان و داشکانیش هەیە بەشی زۆریان بۆ ئەوەی کە گفتوگۆ بکەین لەگەڵ هەندێک لەو بەشداربوانی کە لە نێو پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی
بزانین چ ئۆفەرێکیان هەیەەوە بۆ بەشداری پێشنگای نێودوڵەتی سلێمانیە کە لەگەریەک لە سامان سربەست نوێنەری کۆمپانیای هیلال شەرق هەروەها سینەم سۆران نوێنەری نەخۆشخانەی ئاسیا گفتوگۆکەین بەخێر بن کاک سامان بۆ بەشداری پێشنگای نێودوڵەتی سلێمانیتان کردووە. بەڵێ زۆر سپاس بۆ دەرفەتە بەشداریکردنی ئێمە بۆ ئەم پێشنگایە ئەمە کۆمەڵێ بەرهەممانەیە تازە هاتوونە دە سلێمانیەوە زیاتر بۆ ناساندنە خۆی ئێمە بەرهەمەکانی شەریکەی کەیدیدی ئەلبانمان هەیە چێکمان هەیە بەستەنیشمان هەیە بەستەنی و ئەلبانەکەمان تازەیە موادەکانی کەمان ناسراوە زیاتر بۆ ناساندن و بەشداریمان لێرە کردووە. چەند ئایتم تا خستۆتە ڕوو لێرە زیاتر لە 50 بۆ 6 ئایتمان خستۆتە ڕوو لێرە. ئاستی پێشنگاکە چۆنە بینە؟ ئاستی پێشنگاکە ئەوەی کە ئیبینی تا ئێستا زۆر باشە یعنی خەڵک سەردانیەکەن پرسیاری باشەکانی خەڵک دێ پرسیاری و مواداناکە پرسیاری کوالیتی شتەکانەکە ئەوە نییە بەس بێ بۆ سیرکردن و یا شتێ بکڕێ و بڕۆ. زۆر باشە چۆ فەرێکتانێ بۆ کەسانی سەردانتانەکە لە ئەو کەسانی نێودوڵەتی سلێمانی ئەو کەسانی کە لێرە سەردانیان کردین بۆ هەموو کەسێمە ئۆڤەرمانەیە شتەکانمان ئێمە هەتا بۆمان بکرێ بە ئۆڤەر ینی فرۆشتنەکەمان زۆر کەمە ئەوەی بێ هەدەی تایبەتیە دێنێ و خزمەت دێگەن سەوار بە تامکردن و تێستمان کوالێتی و ئێستا و کەسانی کە دێن تێستێکەکەن دوایی پرسیارێکەکەن پرسیاری ئەم بابەتاکەن چۆیە کوالێتەکەی چۆن چۆنە دوای ئەوەش کە موادەکانیان شتەکانیان بە دڵ بوو ئێمە هەدی تایبەتی خۆمانەوە یان نینێ. زۆر باشە سینەمخان لەوەی خەڵک بڵێ نەخۆشخانە و پێشنگا ئێوە چۆن وەکو نەخۆشخانەی ئاسیا بەشداری پێشنگای نێودوڵەتی سلێمانیتان کردووە. سەرتا سڵاوتان لێبێ منۆکو نوێنەری نەخۆشخانەی ئاسیا ئەمڕۆ لێرەین چەند ئۆفەرێکی زۆر تایبەتمان هەیە بۆ ئەو کەسانەی کە سەردانمان ئەکەن لێرە لەوانەیە خەڵک بەلاو سیر بێ بڵێ چۆن نەخۆشخانەیە بەشداری ئەکا لە پێشنگاکە بەڵام وانە تۆ بە شێوەیەکی گشتی کاتەی سەردانی پێشنگا ئەەکەی چەند بوارێکی جیاوازی تیا مەرج نییە بۆ هەر چۆڵی نمایشکردنی بابەتێک بێت بەرهەمێک بێت یان کۆمپانیا بێت بەڵێ ئێمە چەند خزمەت گوزاریەکی پزیشکیمان ئەمڕۆ بێ بەرامبەر ئەلێرە پێشکەش کردووە وەکو پشکنینی پەستانی خوێن پشکنینی شەکرا پشکنینی CBC واتە پێکهاتەکانی گشتی خوێن ئەلێرە پێشکەش بە خەڵکێکین و هەم وەکو ناساندنێک بۆ نەخۆشخانەکەی خۆمان و ئەو ئۆفەر و ئەو خزمەت گوزاریانی لە نەخۆشخانەکە هەیە ئێمە بتوانین بیگەێنین بە خەڵکی چکە لەوانەیە خەڵک هەمووی ئاگادار نەبێت کە بۆ لە ناو نەخۆشخانەکە چەند شوێنیمانەوە هەیە چ خزمەت گوزاریەکی هەیە نرخەکان چۆنە کوالیتی نەخۆشخانەکە چۆنە ئێمە هەتاوەکو بتوانین ئەم ڕوونکردنەوانە بۆ خەڵکی ئەین تاوەکو بتوان هەم ئەوان ئیسفادەیە بکەن و ئەو پرسیارانی کە هەیەە ڕاستەوخۆ لێمان بکەن. زۆر ئاستی پێشنگاکە چۆنە بینن؟ پێشنگاکە ئامادەکاریەکی زۆر باشی بۆ کراوە لە هەموو ڕۆ لە ڕووی میدیاوە لە ڕووی خزمەت گوزاریەکانەوە لە ڕووی ئەوەی کە شوێنێکیان بۆ دابین کردین بەڕاستی زۆر گرنگە هەبوونی ئەم پێشنگانە چکە کۆمەڵێ بەرهەمی زۆر باش ئەناسێنێ بە خەڵکی و دەرفەتێکی باشیشە بۆ ئەو کەسانی بیانەوێت ئەو بەرهەمێکە هەیە پیشانی خەڵکی بن. پشکنینی خۆڕایتان هەبوو یان پەرنە پشکنین ئۆفەرتان هەیە؟ بەڵێ ئێمە بە هەردوو جۆرەکە هەمانە ئەو کەسانی کە سەردانمان ئەەکەن لە پێشنگاکە داشکانی زۆر تایبەتیان بۆ ئەەکەین و کارتێکی داشکانیان پێشکەش ئەەکەین و بە هەمان شێوە ئۆفەری پشکنینی بێ بەرامبەریش ئەەکەین لێرە کە چەند پشکنینێکی دیاریکراوە ئێمە بۆ ئەو کەسانی ئەەکەین کە ینی بەبێ بەرامبەر. واتە چۆن کارتی داشکان ئەگەر ڕوونکردنەوەی زیاتر بەسەرەوە چەند کارتێکی داشکانمان حاضر کردووە باشە ئەم کارتانە بڕی داشکانەکەی لەسرە لەگەڵ ئەو بەشەی کە داشکانەکە ئەیگرێتەوە ئێمە لە تاقیگا کردومانە لە بەشی تیشکا کردومانە و لە بینینی پزیشک بۆ نەخۆشا کردومانە بەپێی بەشەکە جیاکراوەوە ئەو کەسی کە پێویستی بە بەشێک بێت بە داشکانە و کارتەکە وەرئەگرێت وەزائیدەن ئێمە دیاری تایبەتیشمان بۆ ئامادە کردوون. داشکانەکە نسبەکەی چۆنە بە دیاریکاری؟ جیازە دڵنیام لە بەشێک بۆ بەشێکی ترتان بەڵام بە تێکراگەرە ڤەری جێوەربیە چەنە؟ داشکانەکە لە ساسی بۆ لە 150 ئەگرێت لە سەتاسی بۆ لە 150 لە ساسی بۆ لە 150 لێر هیچ پشکنینێکتان هەیە لە شوێنی ئێرە لە پێشنگاکە لە پێشنگاکە وەکوتمان پشکنینی پەستانی خوێن ئەەکەین پشکنینی شەکرە پشکنینی گروپی خوێن واتە جۆری خوێنەکەی و پشکنینی گشتی پێکاتەکانی خوێن CBC ئەمانە بە فرێک ئەمانە هەمووی بەبێ بەرامبەر پشکنێک هەیە لێرە بکرێ و داشکانی بۆ کرابێ؟ بەڵێ ئەو پشکنین هەنێ پشکنین هەیە ئێمە ئەتوانی ئەلێرە بۆ کەسەکەی ئەنجام بین بە داشکانەوە. باش کاک سامان تا چەند گرنگیتان بە کوالیتی بەرەمەکانتان ناوە لە پێشنگای نێودوڵەتی سلێمانی واتۆ بەرهەمانی هێناوتان لە ڕووی کوالیتیەوە ئاستەکەی چۆنە؟
بەرهەمەکانی ئێمە هەمویان فول کوالێتین معمەلی شیرەکەمان معمەلی کوێتە دیدی کوێتیە بەرهەمەکانیان هەمووی کوالێتی بەرزە کوالێتیان باشە کوالێتیان بەرزە بەڵێ زۆر باشە هاوڵاتیگە پرسیارێکی بەسەبەب بەرهەمەکانیەوە لێرە ڕاوێژی خۆڕایی ئێنێ سەبارەت بە کوالێتی بەرهەم شوێنی دەرچوونی ئەو پێکاتانی تایەتی جۆرا و جۆری ئەو کەرستانی قوتانتە ڕوو بڵێ ئێمە لێرە بڵێن چەند کەسمانەیە تایبەتە بەو بوارە کە خەڵک دێ پرسیارەکە کوالێتی بەرهەمەکە شێوازی دروستکردنەکەی شێوازی هەڵگرتنەکەی چۆنێتی گەشتن بۆ شوێنی بە مارکێتەکان ئەو شتانەی هەمووی بۆ ڕوونەکەینەوە من بەشێک لە بەرەکانی ئەوم بینی تایبەتمەندی بەرهەمەکانتان وایە ئێکسپایرەکەی کەمە ئێکسپایریان کەمە بەڵێ ئەمە پەیوەندی بۆیە مادەی پارێزەر و حافزەی کەمتریان کوالێتی بەرهەمەکە واخوازن خۆی کوالێتی بەرهەمەکان بەرزە و موادی حافزەی زۆر کەمە بەڵێ باش کاتێک ئەم بەرهەماتان لە بازار هەیە بەشێک لەوان ئەگەری هەیە ئێکسپایر بن ساغ نەبنەوە یەکو کۆمپانیا ئەمانە کۆکەنەوە یان لێگەڕن لە بازارە چی بەسەرێت بەسەر ئێمە وەکو کۆمپانیا مانگێ پێش بەسەرچوونی بەرواری بەسەرچوونی لە بازار هەمووی کۆکەینەوە ئەیهێنینەوە بۆ مەخزن لەوێ لەگەڵ لیژنەی تەندروستیە اتفاقمانەیە بەسەر چوو تەلەفیەکەین زۆر باش سینەم خان کاتێ باسی نەخۆشخانەکەین بە باسی دکتۆر بکەین لێرە بە کەسانی کە لە پێشنگای نێودەوڵەتی سلێمانی سەردانتانەکەن پزیشکەکانی خۆتانیان پێ ناسێنن بڵێ بێگومان ئێمە ئامانجی سەرەکی ئێمە لە بەشداریکردنمان لەم جۆرە پێشنگانە ئەوەیە کە یەکەم شت تۆ ناسانێ بکەی بۆ نەخۆشخانەکەت و ئەو چۆڵی پزیشکەکانیان پێ بناسێنی و ئێمە کۆمەڵی پزیشکمان هێناوەتە ناو پێشنگاکە و کە بێ بەرامبەر ئەتوانن نەخۆشەکان ڕاوێژیان پێ بکەن یاخود ئەو پرسیارانی کە لێیان هەیە لەسەر نەخۆشیەکە یان بیانێ پرسیارێکی تریان لێ بکەن تۆن ڕاوێژیان پێ بکەن لەسەرەوە زۆر باشە کەمێک دوورەکەمە لە بابەتی نەخۆشخانە هەروەکو گروپی خۆتان لێرە پرۆژەی تریشتانی شوێنی ترتانێ لە نمایشگا تایبەت بە پرۆژەی نیشتەجێبوونی تایتانیک هەروە ڕۆنی ئاسیا و سەبارەت بەوانچی لەوێت چ ئۆفرێک هەیە بۆ کەسانی سەردانی ئایتمێکی تریش بەشداریمان کردووەکو شوێنی وەبەرهێنان و شوێنی نیشتەجێبوون ئارۆستی تایتانیک تاورز و ئاسیا ئۆیل لەم پێشنگای تایتانیک تاورز بەشداری کردووە بۆ ئەوەی کە بتوانێت دووبارە ئەو ئۆفرانەی و ئەو داشکانانی کە هەیە لەم پێشنگای پێشکەش بە خەڵکی بکە و دووبارە وەکو ناساندنێکە بۆ شوێنەکە و ئەتوان چ سێرڤزێکیان کوالیتی ئەو شوێنە چۆنە پێشکەش بە خەڵکی بکەن هیچ دیسکاون داشکانێکی تایبەت هەیە بە پێشنگاکە بۆ پرۆژانە بەڵێ ینی ئەگەر یەکێک لێرە سەردانی ئەو ناوەندە بکاکە لە پێشنگای نێودەوڵەتی سلێمانی تایبەت بە و ئایتمانە هیچ داشکانێکی تایبەتی بۆ کرێ لە مای ئەم شەش ڕۆژەیە ئەگەر بێتە مشتری ئێوە بەڵێ بێگومان ئەو کەسانی کە سەردانی پێشنگاکە ئەەکەن دیسکاونتی تایبەتیان بۆ ئەکرێت بەنسکی و دیسکاونتانە چەنن ینی دیاریکراوە ئەوان دیاریکراونیە باشکەوێتە سەر و کاتی لە پێشەکیە لە قیستیان لە نرخە گشتی ئەوان ئەگۆڕێت ینی وەکو نەخۆشخانەکەنیە داشکانێکی دیاریکراو بێ ئەویان ئەگۆڕێت زۆر باشە سەوار بە ئاستی خزمەتگوزاری نەخۆشخانەکەتان چ شتێک جیاتانەکاتەوە لە شوێنی تر ئێمە یەکەمین شت کە جامان ئەکاتەوە لە ناو نەخۆشخانەکانی ترا کوالیتێکی زۆر باشی هەیە ئەینەخ لە ناو نەخۆشخانەکە ئەوە دووەمین شتێژ نرخی ئەو پشکنینانیان بینین نەخۆشتەنانە شوێنی مانەوە ICU ئیمەرجنسی جیاوازە لە نەخۆشخانەکانی ترکە لە کەرتی تایبەتەن نرخێکی زۆر کەمی لەسەردانراوە چونکە ئامانجی ئێمە لەکردنەوەی نەخۆشخانەیەکی وا تەنها ئەوەیە کە خزمەت بکەین بە خەڵکی زۆر باشە باسی داشکانێکت کرد کەوت کارتێکە کرێت ئەم کارتە ئەبێ کەسێک لێرە شتان لێ بکڕیان پارێک بادینجا بۆ یەکەنیان هەروە ئەتوانن نەنا کارتەکە بەبێ بەرامبەر ئەین بە خەڵک ئەو کەسانەی کە سەردانمان ئەکەن وەکوتم دیاری تایبەتمان بۆ ئامادە کردو و لەگەڵیشیا کارتێکی داشکانی تایبەتمان بۆ ئامادە کردووە کارتەکە بەبێ بەرامبەرە ینی مەرجنیە ئیلا پشکنی بکالای ئێمە اینجا کارتەکەی بێنێ ناکێشەی نییە هەر ئەوە کەسێک ئەگەر پێویستی پێ بێ لە بەشێکی دیاریکراوە بۆ داشکان ئێمە کارتەکەی عینێ زۆر باش کاک سامان باسیەوت کرد لێرە هاوڵاتیتوان لەنسیگە ئایتمەکانتان ببینێ مەجای تێستکردن یاخود ئەوەی کە ئەو ئایتمە بەکاربێنێت تامی بکە دڵنیا بێتەوە لە کوالیتی هەیە لێرە بەڵێ لێرە هەموو ئایتمەکانمان هیچ تێستکردنمان هەیە ئەتوانێ ئەمە وڵاتێکە سەردانی عێراقە موادەکان ئێمە تاقی کاتەوە تێسیکا و ئەتوانین نمونەشی بینێ ینی بۆ بەکارهێناوی باتەوە بۆ ماڵەوە
من ئۆڤەری تایبەتمانەیە بۆ ماوەڵاتیان کە لێرە بێن یانێنێ هەندێک جۆری کێکووە بینی تایبەتە بۆ مناڵی ژانی مناڵ زۆر بەڵێ بڵێ ئەتوانن مناڵانیش بێن سەردانی پێشەنگا بکەن ئەتوانە مناڵانش سەردانماکەم بێ لە کێکەکان شیریشمانەیە تایبەتە بە مناڵ لە ئایتمەکانی ئێمە شیرمانەیە تایبەتە بە گەشەی مناڵ هەتا تام شیر لەگەڵ شیری گەورەیە فەرقی هەیە تام و کوالێتەکەشی فەرقی هەیە واتە مناڵیش دەتوانین لەگە ماڵەوە سەردانی کە پێویست ناکات مناڵانش سەردانماکەن خزمەتیانەکەن زۆر باشە ئاستی پێشەنگاکە بە گشتی و ڕخستنی کە بۆی کراوە لێ رازین وەکو خاوەنکارێکی پێشەنگاکەوە لێ رازین ئەوە لە ڕووی ڕاگەیان و ڕیکلامەوە زۆر باشە لە ڕووی خزمەت گوزاریەکانشەوە پێشەنگاکە شتی زۆر باشی بۆ کراوە بۆ هاوڵاتیانش کە سەردانەکەنەوە گەراجێ و پێویست ناکات سیارەکانە بڵێن لە شوێنی دوور ڕاگیرکەن ناویشەوە تۆزێک خۆش و سەر لە ناوشەوە ئەوە فێنەکەرەوەکان ئیشەکان هینارەی جوانی تیادانراوە زۆر باش ئاساییە با کاک حاجی بڕات کێشەمان نییە پێشەنگاو لە ناو ڕاڕەوەکەیان ئاساییە خەڵکی ژات چۆ بکە کێشە نییە سینەبخان وەکو ئەوە ناکە ئێستا نوێنەرایەتی شوێنەکەی لێرە بەگشتی کە خۆت بەناو پێشەنگاکەیە گەڕابێتی ئایتمی جیاوازی لێە هیچ سەرنجڕاکێش بوو بۆ تۆ پێشەنگاکە بەڵێ بێگومان لەبەرەوەی تۆ کە پێشەنگایەک چەنەها ئۆپشنی جیاوازی تیاابێ منە لە بواری پیشەسازیاتیای بێ لە بواری خواردناتیای بێ لە بواری دەستاتیای بێ لە بواری مەجای پزیشکیاتیای بێ شتەکە سەرنجڕاکێشترە بێت چکە لەوانەیە بۆم نە تۆ لە یەک بوارە پێشەنگا بکەیتەوە کەسێک بکەیت لەوانەیە بۆمە حەزی لەو بوارە نەبێیان زانیارێکی زۆری لەبارەوە نەبێ بۆ ینی بەڕاستی پێشەنگایەکی وا لەم جۆرە کراوەتەوە جێگای دەستخۆشیە لەبەرەوەی هەم کوالیتی پێشەنگاکە هەم چۆڵی دیکۆریشنەکەی هەم لە ڕووی لایتینەوە زۆر باشەوە لە ڕووی میدیایشەوە بەڕاستی سپۆنسەرێکی باش کراوەیان دەستخۆش لە کەناڵی کورساتەکەین سپۆنسەرێکی باش کراوەیان لە هەموو ڕۆکانەوە زۆر باشە کورسات لێرە شوێنی شیە سەردانی شوێنی کورساتان کرد بەڵێ بەڵێ سەردانمان کردو سەرنجڕاکێش بۆ توانین لێرە دیکۆرەکەی زۆر زۆر جوانتە بێژەر بۆ کاتیار کەسێک سەردانی پێشەنگا بکات جگەلەوەی کە سەردانی نەخۆشخانەوەیان ئایتمەکانیەوە کە سەردانی شوێنی کورساتیش بکات توانێت ئەگەر حەزێکی بێژەری هەبێ بۆ یەکەم جا خۆی تاقی بکاتەوە دەرفەتی وەڕەقساوە کاک سامان تۆش سەردانی پێشەنگاکە کرد دڵنیام لە شوێنەکەی خۆتان نەماونێتەوە ئاستی پێشەنگا خۆت ئەو ئایتمانی خراونەتە ڕوو لە ناو پێشەنگاکە تا چەند بۆ تۆ سەرنجڕاکێش بوو بە تایبەتی ئەم جاران پێشەنگایە کۆمەڵێ بڵێن ئایتمی جیاواز شەریکاتی جیاواز بەشداری کردو ئەوە نییە بڵێ لێک بوارابێ کە ئەیبینی پێشەنگاکە حەزەکەی بگەڕێ حەزەکەی شتەکان تاقیێتوانی کۆمەڵێ شتی زۆر زۆر باشی تایە تایبەت نییە بە یەک بەش بۆ نمونە خواردن بێ یا بیناسازی بێ یا پێشەنگای کتێبێکرابێتەوە هەموو بەشەکانی تایە لێرە چ شتێ زۆر سەرنجڕاکێشای لە ئایتمەکانی خۆت ئایتمەکانی خۆمانەوە تایبەتە وەڵی بەعام پێشەنگاکە بڵێن ڕێک و پێکە سەرنجڕاکێشە شتەکانەوانی کە ئیبینی کە کراوەتەوە سینەبخان بۆ تۆ چ شتێ زۆر سەرنجی ڕاکێشای لە پێشەنگا ئایتمەکانی خۆمان ئایتمەکانی خۆت زۆر باشە زۆر سپاس بۆ نوێنەری کۆمپانیای هیلال شەرق سامان سەربەست دەروا سینە سۆران نوێنەری نەخۆشخانەیەکە لەگەڵمان بوون سپاس بۆ زانیاریانی کوردستان و ڕووسەوا پێشەنگای نێودەوڵەتی بۆ هیوای کاوڵاتیان سەردان بکەن ئەوە لە نەخۆشخانە داشکانی باشەیە ئایتمی ئەوەشکراوەتە ڕوو داشکانی ئەو هەدیشتان هەیە ئاینجگە لە داشکانەکە بەدەستی بەتاڵیش ناڕاتەوە ناڵین ئەو کەسانی کە سەردانمانەکەن بەدەستی گرنگ وێشتی تر پرسم کوالیتی دەرمان لایەوە چۆنە کوالیتی دەرمانەکانمان زۆر زۆر باشە خۆتان بۆچایەوەکە بەڵێ بەڵێ بێگومان نەک هەر لە دەرمانە بگرە لە بەشەکانی تریشا بۆ منە لە بەشی تاقیگەیە لە بەشی ئەو ئامێرانەی کە ئێمە هێناومانەتە ناو نەخۆشخانەکەەوە هەمووی ستاندارستانی وە ستافەکەشکە بەڕێوەی ئەمە ستافێکن کە پڕ ئەسمونن دووبارە زۆر سپاس بۆ سینە سۆران نوێنەری نەخۆشخانەیە سیاروە سامان سەربەست نوێنەری کۆمپانیای هیلال شەرق کە لەگەڵمان تا ڕۆژی یەکشەممە پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی کراوەیە ڕۆژان لە کاتژمێر 11 تا کاتژمێر 7 ئێوارە هاوڵاتیان توان سەردانی ئێرە بکەن پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی لە تاسلوجەیە و زیاتر لە 150 کۆمپانیا بەشدارن زۆرترین ئایتم و بەرهەمی خۆیان خستۆتە ڕوو هەر لە بابەتی ئۆتۆمبیل تا بابەتی خواردن و خواردەمەنی بابەتی فەرش و کومبار کۆمپانیا خزمەتگوزارەکان وەکو نەخۆشخانە بانک نووسنگەی خانوبەرە تەنانەت کەرەستەی بیناسازیشی لێ ئەوانەی کە سەرقاڵیکردنەوەی خانوون بۆ تەسیساتی خانوو ئاوەڕۆوە تەنانەت
بابەتی ناوماڵیش تەنانەت مۆبیلیات و هەندێک کاڵەتی ئەوەی کە زۆر گرنگەوەیە کە بەشێکی زۆری ئەو دامەزراوانەوانی کە لێرن لە پێشەنگای نێودەوڵەتی ئیسلامی بەشدارن داشکانیان هەیە، ئۆفەری تایبەتیان هەیە و خزمەتگوزاری بە خۆڕایی پێشکەشەکەن لە سەبەرەمەکانیان بۆ نەبۆ دڕوونەکەنەوە کوالەتیەکەی چۆنە چ گرنگیەکی هەیە بۆیە دەرفەتێکی گرنگە بۆ توی وڵاتی سەردانی بکەی و کاتێک خۆشیش بەسەرەبی لە ڕووی خزمەتگوزارەکانەوە پێشنگاکە لە ئاستێکی زۆر باشایە. کورساتیش لێرە شوێنێکی هەیە تایبەت بە خۆی، هەم ئایتمەکانی کورساتت پێ ناسێنێ، ئەتوانی دیاریش بەریتەوە و ئەتوانی ئەگەر حەزت هەیە ببی بە بێژەر بۆ خۆت تاقی بکەیتەوە چەند خولەکێک وەکو بێژەر لێرە ئەو پێویستیانی کە هەیە بەردەستن ببی بە بێژەر لە شوێنی کورسات لە پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی. تا کاتێکتر لە پێشەنگاوە لەگەڵتانە بین، هەر شاد.